سڵاتانێ بێوەم کاتتان باش بینەران لاڵقەیشتری بەرنامەی ئەڤرۆ جارێکتر پێتان دەگەینەوە لە مەڵقەی بەرنامەی ئەڤرۆ گفتوگۆ لەبارەی ئابوری ڕێعی یان دەوڵەتی ڕێعی پەیوەندی نێوان نەوت و ستممکاری دەکەین کاریگەری ئابوری بەرخۆری دوجار لەسەر گشەی سیاسی و ئابوری ئایا نەوت بربەستە لە بەردەم دیموکراسی و گەشە پێدان هەڵومەرجی قەیراناوی ئێستامان ئەگەر بەدیوێکە بریتی بێت لە چەشنی ئازارەکانی قەیرانی سیاسی و ئابوری و دارایی بەدیوێشتریدا بەشێک لە چاودێران پێیان وایە کە زەرورەتێک هاتوتەکایەوە کە لە بەرامبەر ئەم دۆخە دابڕانێک لە مێژووی حکمرانی ئێمە بێتەکایەوە لە بەرامبەر چارەگا سەدەیەکی ڕابردومان پرسیارێک لە هەڵومەرجی ئەمڕۆمان ڕوبەڕوومان دەبێتەوە ئەویش ئەوەیە بۆچی لێک کادا هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە ڕوبەڕووی قەیرانی حکومداری لە ئاستی سیاسی و ئابووری دەبێتەوە ئەم قەیرانەی لە ئاستی سیاسیە هەیە تەنیا پەیوەندی بە دابەزینی نرخی نەوت و شەڕی داعشەوە هەیە وەکو بەرپرسانی هەرێم و بەغداد ناوێ ناوە قەیرانی دارایی و ئامادەنیندان بۆ دابنێن ئێمە لە بنەڕەتدا جیرۆدەی قەیرانی ئابوورین و سیاسەتی ئابووری و دارایی ڕابردوو ئێستامان لێی بەرپرسیارە هاوکات لە قەیرانی سیاسیشدا پرسیارێکتر دروست دەبێت بۆچی گەشی دیموکراسی و بەشداری سیاسی و ئاڵوگۆڕی سیاسی نایەتەکایەوە بۆچی کەمینەیەک هەم دەسەڵاتدارە و هەم بازرگان و هەم دەوڵەمەند بۆچی نەتوانراوە بەو داهاتە زۆری نەوت نەگەشە پێدانی ئابووری و نەگەشە پێدانی مرۆیی و دیموکراسی بێتەکایەوە گفتوگۆ لەبارەی لێکەوتەکانی ئابووری بەرخۆری لەسەر ژیانی سیاسی و ئابووری دەکەین بە تایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوترێت تا بەرهەمەکانی نەوت بەرز بێتەوە ڕنگدانەوە خراپەکانی لەبارەی دیموکراسی و گەشەپێدان زیاتر دەبێت تا ئەو ڕێژەیە کە هەندێک لە توێژەران دەڵێن النەفت والدیموکراتیە زدان لا یەجتەمەعان واتە نەوت و دیموکراسی دژ بەیەکن و بەیەکەوە کۆنابنەوە یان ناگونجێن پرسیاری ورتر ئایا نەوت بربەستە لە بەردەم دیموکراسی ئایا داهاتی نەوت بربەستە لە بەردەم گەشەپێدان ئایا نەوت پاڵنەرە بۆ ستممکاری و دواخستی چاکسازی ئابووری بە شێوەیەکی گشتی گفتوگۆ لەبارەی پەیوەندی نەوت لە ژیانی سیاسی و ئابووری دەکەین مەبەستمان لە نەوت بە تایبەت لە اقتصادی ڕێعی و ئابووری بەرخۆریە لەم بارەیەوە لەگەر دکتۆر ئارام رەفعت نوسەرو توێژەری سیاسی گفتوگۆ دەکەین کە دکتۆر لە ستودیۆکانمان لە شاری ڕانیەوە لەگەڵمانە دکتۆر ئارام سڵاو دەبێ و ئەم کاتت باش یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم پێم خۆشە تێگەیشتنێک بدەیت لەبارەی ئابووری ڕێعی ئابووری بەرخۆری مەبەست لە ئابووری بەرخۆری چییە؟ بەڵێ سڵاو کاکیوە سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵە جوانەکەتان ئابووری بەرخۆری یا ئابووری ڕێعی سەرەتا لە ساڵی 1916 لەلایەن لینینەوە ئەم تێرمە هاتۆتە پێش ئەوسا بۆ سەردەمی ئیمپریالیزم بەکار ئەهات بە مەبەستی ئەوەی کە وڵاتە ئیمپریالیستەکان هەندێک لە حکوومەت هەبوون لە وڵاتانی کە داگیر کرابوون ئەم سەرمایەیەکیان لە دەرەوە ئەهێنایە ناو ئەم وڵاتانە بۆ ئیدارەکردنی ئەم حکوومەتانە ئەمە دواتر لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا ئەم تێرمە ئاڵوگۆڕی بەسەردا هات کرایە ئەم بۆ حالەتێک بەکارهێنرێت کە سەرچاوەی داهاتی وڵاتێک لە بەرهەمهێنانی ناوخۆیی نەبێت تۆ شتێک هەنارداکەیتە دەرەوە بەڵام لە مقابلدا سەرمایەک دێتە ناو وڵاتەوە بۆچی ئەمە پەیوەندی بەنەوتەوە هەیە یا بە سەرچاوە سروشتەکانەوە هەیە ئابووری بەرخۆری بۆچی پەیوەندی بەم حالەتەوە هەیە لەو شوێنەوەیە کە لە ئابووری لە بەرهەمهێنانی نەوتدا کەمترین خەڵک کەمترین دانیشتوانی وڵاتێک هاوڵاتیان بەشداری لە بەرهەمهێناندا ئەکەن توێژێکی زۆر بچکۆلە یان ژمارەیەکی زۆر کەمی هاوڵاتیان بەشداری لە بەرهەمهێنانی نەوتدا ئەکەن ئەم
ئەم توێژە بچکۆلەیان ئەم ژمارە بچکۆلەیە ئینتاجێکی گەورەی نەوت ئەکەن ئەم ئینتاجە گەورەی نەوتە بەرهەمەکەی ئەچێتە دەرەوەی وڵات سەرمایەیەک لە دەرەوەی وڵات لە بەرامبەر نەوتا دێت ئەم سەرمایەکە دێت لە دەرەوەی وڵاتە بەرامبەر داهاتی نەوتە ئەم سەرمایە ئەکەوێتە دەست توێژێکی حکومڕان ئەم توێژە حکومڕانە کۆنتترۆلی ئەم داهاتە ئەکات لەبەر ئەوەی کە سەرمایەیەکی زۆر دێتە پێشەوە توێژە حکومڕانەکە لە بری ئەوەی کەوا یان با بڵێ ئەو حکوومەتەی کەوا داهاتی نەوتی هەیە لە بری ئەوەی کەوا تەرکیز بکاتە سەر باج و با بڵێن ئەوەی کە پێوترێ زەریبە و باج و سەرانە بەسەر هاوڵاتیاندا لە بری ئەوە تەرکیز بۆ ئیدارەدانی وڵات تەرکیز ئەکاتە سەر داهاتی نەوت ئەم داهاتی نەوتەیان ئەم پارەیە یان ئەو پەترۆ دۆلارە کە وەکوتم بە شێوەیەکی ئامادە دێتە بەردەست نوخبەی حکمڕانی وا ئەکات کە لە بری ئەوەی حالەتێک دێتە پێشەوە لە بری ئەوەی کەوا هاوڵاتیان چاودێر بن بەسەر دەوڵەتدا هاوڵاتیان ئەو ئیحساسیان هەبێت کە ئەوان دەوڵەت ئەژێنن ئەوان ئیدارەی وڵاتەکەن لە ڕێی داهاتی باجی و سەرانەی خۆیانەوە ئەمە حکوومەتە ئەمە توێژی حکومڕانە کە دێت هاوڵاتیان ئەژێنێت ئەمە وا ئەکات کە کۆمەلگایەک دروستە بێت کۆمەلگایە کە پێوترێ بەرخۆر کۆمەلگایە کە داهاتێکی دێتە دەست بێ ئەوەی بەشداری بوو بێت لە بەرهەمهێنانی ئەم داهاتەیە باش لە بارودۆخێکی دکتۆر دێمە سەرەوەی کە کاتی هاوڵاتیان بەشداری ناکەن و ئێمە دەسەڵاتێکمان نەبێ یان با بڵێن سیستەمێکی حکومڕانیمان دەبێ دێنە سەرەوەی کە ئەم سیستەمە هەم با بڵێن یاسا و سەرباز و عسکەری بەدەستەوەی هەم ئابوریشی بەدەستەوەیە ئەمە لێکەوتەکانی چییە بێ بەڵام پێشەوە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئەم بارودۆخەی ئێستا ئێمە هەنووکەتیا دەژین ئێمە هەم عێراق و هەم هەرێمی کوردستان لێک کاتە ڕوبەڕووی قەیرانی سیاسی و دارایی و ئابووری دەبێتەوە دەوڵەتی ڕێعی یعنی ئابووری نەوتی ئەم قەیرانە لەکوێوە پەیوەندی بەم نموزەجە لە اقتصادی ڕێعیەوە هەیە بەڵێ ئەوەی کە پێوترێت سندوقی دراوی نێودەوڵەتی لە یەکێک لە توێژینەوەکانیدا باس لەوە ئەکا کە 51 وڵات لە سەرتاسەری جیهان بە شێوەیەک لە شێوازەکان بە ئابووری ڕێعی یان بەو شێوازەی کە بەرخۆری ئەتوانێت پۆلێن بکرێن لەو 51 وڵاتە 29 وڵاتیان بە تەواوی با بڵێن ئەوەی کە پێوترێت تەرکیزیان لەسەر داهاتی نەوتە بۆ تەرکیزیان لەسەر داهاتی نەوتە عێراق و هەرێمی کوردستانیشەوە یەکێکە لەم وڵاتانە ئەم وڵاتانە کۆمەڵێک تایبەتمەندی هاوبەشیان هەیە یەکەمیان احتیمادی سەرەکیان لەسەر داهاتی نەوتە دووەمیشان گەشە سندنێکی لاواز لە بواری کەرتەکانی تردا دێتە پێشەوە و هەروەها حاڵەتێکی تریش ئابووریەکی ناجێگیریان هەیە ئەمەی ئێستا پەیوەندی بە ئابووری ناجێگیرەوە هەیە بەڵام پێشەوەی بسمە سەر ئابووری ناجێگیر من خاڵێکی تر زیاد دەکەم بۆ ئەو خصوصیاتی هاوبەش یان تایبەتمەندی هاوبەش ئەم وڵاتانە کە زۆربەیان تووشی نەخۆشی هۆڵەندی دێن نەخۆشی هۆڵەندی ئەم حاڵەتەیە کە تۆ لەبەر ئەوەی کە سەرچاوی داهاتت نەوتە عوملە یان دراوەکەت نەوعێک لە هێزی هەیە ئەمە وا ئەکات کە لەلایەکەوە تۆ هەموو سەکتێرەکانی تری بەرهەمهێنان لەوانە کشت و کاڵ لەوانە پیشەسازی لەوانە با بڵێن گەشتیاری هەموو ئەو سەکتەرانە فرامۆژ دەکرێن ئەمە لەلایەکی تریشەوە لەبەر ئەوەی کەوە عوملە یا دراوەکەت بەهێزە وا ئەکەی حاڵەتێک دێتە پێشەوە کە ئەم بەروبوومەی کە لە دەرەوەی وڵاتدا دێت ئەم بەروبوومەی کە لە دەرەوەی وڵاتدا دێت نرخەکەی زۆر هەرزانترە لەو بەروبوومەی کە لە ناو خۆدا بەرهەم دێت من هەمیشە گوێم لە جوتیارانی کوردستان بووە لێی ئەویان هەیە کە با بڵێن خەیار یا ئاروێ یا شووتی یا ترێی ئێرانی زۆر هەرزانترە لەو نرخەی کە ئەوان لێرە پێی ئەفرۆشن و ئەم داهاتی کە دەستیانەکەوێت ئەگەر بیانەوێت کێبڕچێ یان منافەسەی بەروبوومە ئێرانیەکان یا بەروبوومە تورکیەکان بکەن ئەمە تەنها دەتوانن مادووبوونیان بۆ ئەمێنێتەوە ئەمە وا ئەکات کە سەرجەم سەکتەرەکانی تری بەرهەمهێنان هەرز بێنن ئەوەی کە ئێستا لە کوردستان و لە عێراقدا ڕووی داوە ئەم حاڵەتانەی خوارەوەیە یەکەمیان گەشە نەسەندنی
کەرتەکانی تر کە وتم پیشەسازیە کشتتوکاڵیە و گەشتیاری ئەمانە لە ڕاستیدا هەرسیان هێناوە ئەمە حاڵەتی یەکەمیانە حاڵەتی دومیان ئەمە پەیوەندی بە ناجێگیری ئابوری وڵاتەیە هەموو ئەو وڵاتانەی کەوا تەرکیزیان یان ئەتیمادیان لەسەر داهاتی نەوتە هەمیشە اقتصادێکی ناجێگیریان هەیە مەرحەلەیەک دێت بۆ نمونە لە 2003 بۆ 2010 تا 12 ئەبینی نەوەک لە گەشە سندن ئەکات ئەم نرخی نەوت 2008 تا $145 بەرز بووەوە لە نکاوڕە ئەم نرخی داهاتی نەوتە دابەزێت بۆ $20 ئەمە وا ئەکا کە اقتصادێکی ناجێگیری هەبێت بەڵام ئەمە پاساوی ئەمە بەڵێ ئەمە بەس ئەوە دەیزافە بکەم ئەگەر ئیجازەم بدەیت ئەمە پاساوی ئەمە نادات کە بەڵێ ئەم خەیرانی ئابوریە پەیوەست بکەن بە دابەزینی نرخی نەوت ئەمە هۆکارەکەی شکستی سەکتەرەکانی ترە هەرسێنانی سەکتەرەکانی ترە کە بە مانایەکی تر نەبوونی فرەسەرچاوەیە بۆ داهات باش دکتۆر لە سەرەتای بەرنامەکە وتت سەرەتا ئەم چەمکە لینین لە سەدەی 19 بەکاری هێنا لەبارەی با بڵێن سیاسەتی ئیمپرالیستی بەرامبەر بە وڵاتانی تازە پێگەیشتوم دەمەوێت وتت لە ساڵی 1990 هەڵە نەبم بەکاری هێناوە 16 ئێستا لە کاتێکدایە کە یعنی هەڵومەرجی شترات وتە پێش بە تایبەتی ئێستا یعنی ڕۆڵی سندوقی دراوی نێودەوڵەتیە بە جۆری شتر دەوتری ئەگەر پێشتر وڵاتانی ئیمپرالیست لە ڕێگای سەربازەوە سیاسەتی عسکەریەوە هەوڵیان دابێ هەیمەنە لەسەر ئەم وڵاتانە دروست بکەن ئێستا لە ڕێگای سندوقی دراوی نێودەوڵەتیە لە دوایین ڕێککەوتنیش ڕێککەوتنامەی عێراق لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی کابایی $13 ملیار قەرز دەداتە عێراق و هەرێمی کوردستان لەپاڵ ئەوە کۆمەڵێک مەرجی قورسی هەیە بۆ کەمکردنەوەی خزمەت گوزاری و بۆ بەخەسخەسەکردن و کۆمەڵێک مەرجی تر دەمەوێت لێرە ئەمە تێگەیشتنی ئەوە وەربگرم لەبارەی ئەم تێگەیشتنی کە پێشتر لینین لەبارەی سیاسەتی ئیمپرالیستیایی بوو سەبارەت بە لێکەوتی اقتصادی ڕێڕووی ئێستا کاتی ئەم سیاسەتە پێی ڕێو دەکرێت سندوقی دراوی نێودەوڵەتی بە پاڵپشتی وڵاتانی سەرمایەدار چ ڕۆڵێکی تازە دەژێڕێ بەڵێ لە ڕاستیدا تەنها سندوقی دراوی نێودەوڵەتی نییە سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتیە ئەم دوانە بە جووتە یان بە دوانەی ئیمپریالیزمی تازە یان ئەوەی کە پێوترێت سەرمایەداری تازە یان داگیرکەری تازە بە دوانە داگیرکەری تازە لە قەڵەم ئەدرێت لەلایەن زۆر یەکێک لە توێژەران ئەم دوو ڕێکخراوە لە ساڵی 1945 لە بریتن وود لە ئەمریکا دامەزرێن بە مەبەستی سەر لە نوێ بنیادنانەوەی ئەوروپا و بە مەبەستی دانانی سنوورێک بۆ مەدی کۆمونیزم کە لەو سەردەمەدا هەبووە ئەمانە لە سەرەتادا دێن ئەوروپا بنیاد ئەنێنەوە کۆمەڵێک شەرت و شروعیان هەیە لەوێشدا یەکێک لەو کارانەی کە با بڵێن سندوقی دراوی نێودەوڵەتی و هەروەها بانکی نێودەوڵەتی کردیان لە ئەوروپا مەرجی گۆڕینی وزە یان با بڵێن ئەوەی کە پێوترێ سەرچاوی وزە لە خەڵوزەوە لە خەڵوزی بەردینەوە بۆ نەوت بوو ئەم گۆڕینە بۆ خۆی وەرچەرخانێکی گەورەی لە خەباتی دیموکراسیدا بەدیهێنا من دواتر دێمە سەر ئەمە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئەم دوو ڕێکخراوە کۆمەڵێک مەرجیان هەیە پێش هەموو شتێک کاتێک کە تۆ دێی عەقدێک لەگەڵ با بڵێن ئەتەوێ ئینتەرنێت یا مۆبایلێک لە کۆمپانیایەک بکرێ تۆ دێی فۆرمێک هەیە پڕی ئەەکەیتەوە و کۆمەڵێک مەرج و شەرتی تایە ئەم مەرج و شەرتانە دێیت بێ ئەوەی بخوێنیتەوە ئیمزایەکە ئەمە لە هەموو دنیادا وایە
من بۆی ئەو نمونە دێنمەوە بۆی خەڵک لە ئەوەی کە پێوترێت IMF یان سندوقی دراوی نێودەوڵەتی تێبگات یان ئەوەی کە بانکی نێودەوڵەتی تێبگات ئەمانە فۆرمێکی هاوشێوەیان هەیە ئەیدەنە بەردەست سەرۆک وەزیرانە یا سەرۆکی هەر وڵاتێکە ئەم مەرج و شەرتانە بەسەر ئەم وڵاتەیە ئەسەپێنن گرفتەکە لە کۆمەڵێکشتدایە یەک ئەمانە دێن تەنها لەگەڵ گروپێکی دیاریکراودا مامەڵە ئەکەن یان ئیمزاکە ئەکەن تێگرای خەڵک تێگرای با بڵێن تەنانەت نوخبەی حکمڕانیش هەمووی لێ ئاگادار نییە تەنانەت حیزبی حکمڕانیش لێ ئاگادار نابێت ئەوانەی کە وەزیرەکانش لێ ئاگادار نابن چەند کەسانێک کە خاوەن دەسەڵاتن دێن پرسیارێکی ورتر فۆرمە ئیمزاکەن ئەم وڵاتانە و بۆچی بە بەردەوام دژی ئەوان کە حکوومەت ڕۆڵی هەبێت لە خزمەتگوزاری گشتی و دژی کەرتی گشتین بەڵێ ئەمان لە ئەساسدا کارنامەی هەردووکیان بۆ کۆتایی هێنان یا بۆ زابوون بەسەر هەژاریدایە بەرنامەکەیان لەسەر ئەو بنەمایە بەڵام گرفتەکەی ئەوان لە دوو حاڵەتدایە یەک ئەیانەوێت هەمان ئەزمموی با بڵێن بە بازاری ئازاد بەسەر هەموو وڵاتانی تردا بسەپێنن ئەمە حاڵەت یەکەمیانە کە کەرتی تایبەت بەسەر ئەوانی تردا بەسەر کەرتی گشتیدا فەرز ئەکەن ئەمە یەکێکیانە حاڵەتی دووەمیشیان ئەمانە جگە لە فەرزکردنی کەرتی تایبەت ئەمانەی وەک ئەوەیە یەک کراسیان هەیە بۆ هەموو خەڵک وەک ئەوەیە کە ئێمە عێراقەیە کێشەی تایبەتی خۆیە هەرێمی کوردستان کێشەی تایبەتی خۆیە وڵاتانی تر کە مامەڵە لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی داکەن کێشەی خۆیانیان هەیە بەڵام ئەوان بۆ هەموو ئەوانە تەنها هەمان دەرمانیان هەیە یعنی یەک قیاسیان هەیە بۆ هەموو خەڵک ئەم دەرمانش بە یەک ئابوری ئازادە ئەوەی تریان بە کەرتی تایبەتە ئەوەی سێمیان کەمکردنەوەی خەدەماتی عامەیە لەوانش تەندروستی لەوانش با بڵێن جگە لە تەندروستی پەروەردە و کەرتەکانی تریش کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە گرفتەکە لێرەوە دروست دەکات ئەمان دێن بە تایبەتی سندوقی دراوی نێودەوڵەتی ئەمان دێن مدەیەکی مەحدود بۆ وڵاتەکە دانێن ئەڵێ بۆ نمونە لە ماوەی ساڵێکدا دەبێت تۆ کەرتی نەوت بۆ نمونە یا کەرتی تەندروستی یا کەرتی با بڵێن گەیاندن یان پیشەسازی یان کەرتی گەشتیاری ئەمە بکەیتە کەرتی تایبەت لە حکومیە بکەیتە تایبەت گرفتەکە لێرەدا دروست دەبێت ئەم مدەکەمەی کە دانراوە بۆ با بڵێن بۆ ئەوەی کە پێوتری پرایڤتایزیشن یان بە تایبەتی کەرتی تایبەتکردن مدەیەکی زۆر کەمە نوخبەی حکومڕان هەمیشە فرسەت ئەهێنێت لەبەر ئەوەی ئەم پرۆسەیە بە پەرلەماندا تێناپەڕێت ئەم پرۆسەیە بە ڕیفراندۆمدا یان بە ڕاپرسیەکی گشتیدا تێناپەڕێت کەرتی نوخبەی حکومڕان هەمیشە ئەمە ئەقۆزنەوە دێن ئەمانە بۆ خۆیان و کەس و کاریان سوودی لێوەرەگرن بە سعرێکی نزم بە نرخێکی کەم داهاتی دەوڵەت یان ئەوانەی کە ئەو کەرتانەی کە سەر بە دەوڵەتن پرایڤەتایزیشنیان ئەکەن یان بە تایبەتیان ئەکەن و خەڵک سوودی لێ نابینێت هەم ئەم داهاتێک کە دێتە دەستیان ناگەڕێتەوە بۆ دەوڵەت هەم ئەمەش نەوەک لە گەندەڵی تێدا دروستە بێت زۆر باشە لە کاتێکە دکتۆر لە کاتێکە پرۆسەکە لێرەدا لەوڵاتێکی وەکو هەرێمی کوردستان یان عێراقیش تەنانەت زۆربەی با بڵێن بە تایبەتی سیاسە بە ئەوانەی کە پۆستیانەیە و حزبە حکومڕانەکان هەم خۆیان سیاست قاچێکیان ناو سیاست و قاچێکیان ناو ئابوریە لەو کاتە یعنی ئاسانتر ئەوان دەتوانن لە کاتی فرۆشتنەوەی ئەم کەرتانە هەر خۆشیان دەبنە خاوەنی دکتۆر دەمەوێت بۆی ئێمە زۆر لە بابەتەکە دوور نەکەینەوە لە ڕاستیان ویستم پرسیارێکم بابەتە بەوروژێنم بەشێک لە توێژەران چەندین توێژینەوە و با بڵێن لێکۆڵینەوە لە بەردەستە لەبارەی ئەوەی کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە عێراق و هەرێمی کوردستانی شەوەکە لەسەر هەمان تەبیعەتی ئابووریدایە دەڵێن تا بەرهەمەکان و ئیراداتی نەوت زۆر بیتن بەقەد ئەوەندە گشەی دیموکراسی و بەرەو پێچوون دوا دەکەوێت بە جۆرێک کە بەشێک لە توێژەران دەڵێن النەفد والدیموکراتیە زدان لا یەجتەمعان واتە نەوت و دیموکراسی دژ بەیەکن و بەیەکەوە ناگونجێن یا کۆنابنەوە مەبەست لەمە چییە بۆچی نەوت بربەستە لە بەردەم دیموکراسی
ئەمە پرسیارێکی جددیە لە سەرەتای پەنجاکانی سەدەی ڕابردووەوە توێژەران ئەم تێبینیان کردووە. من هەر بۆ بیسەران ئەمەوێت ڕووداوێک بجێڕمەوە. یەکێک لە وەزیری دارایی نایجیریا وڵاتی نایجیریا دێت بۆ لای سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە ئەڵێ هەواڵێکی خۆشم پێ لەگەڵ هەواڵێکی ناخۆشم پێیە. سەرۆکوەزیران پێی ئەڵێت هەواڵە خۆشەکە چییە و هەواڵە ناخۆشەکە چیە. وەزیری با بڵێین دارایی ئەڵێ هەواڵە خۆشەکە ئەوەیە بڕێکی زۆری نەوتمان دۆزیەوەتەوە. ئەڵێ ئەی هەواڵە ناخۆشەکە چییە؟ ئەڵێ بڕێکی زۆری نەوتمان دۆزیەوەتەوە. هەمان شت ینی هەمان هەواڵە وەکو دیوێکی ناخۆشی هەیە دیوێکی خۆشی هەیە یان دیوێک توانێت سوودی لێ وەربژیرێت دیوەکەی تریشە توانێت کە ببێتە مایەی نەفرەت. با بڵێین لە ئەدەبیاتی پەیوەند بە نەوتدا تێرمی نەفرەتی نەوت یان ئۆیل کەرس زۆر بەکار ئەهێنرێت. زۆربەی ئەو وڵاتانەی کە سەرچاوەی سەرەکییان نەوتە بم گرفتانەوە ناڵێنن. یەک نەوعێک لە شمول دیکتاتۆریەت یان نەوعێک لە ئیستیبداد یان نەوعێک لە با بڵێین ئەو وڵاتانەی وەکو کەندا و دواکەوتووی لە نەبوونی سیستەم هۆکارەکەی چەند شتێکە. یەک وەکو پێشتر وتم بۆ ئەوەی کە نوخبەی حکمران یان ئەوەی کە چینی حکمران هەمیشە لەژێر چاودێری هاوڵاتیان دابێت پێویستە هاوڵاتیان ئەم ئەحساسیان لا دروست بێت کە ئەمان دەوڵەت بەڕێوە ئەبن لە ڕێگای ئابوریەوە ئەمان باج ئەدەن ئەمان کار ئەکەن دەوڵەت بەڕێوە بن. بەڵام لەبەر ئەوەی کە لە حاڵەتی وڵاتە نەوتیەکاندا داهاتی نەوت سەرەکیترین داهاتە پێویست بە کەرتەکانی تر ناکات. تۆ بەس بێنە پێشاوی خۆت لە وڵاتی وەکو کوردستاندا کە ئێمە پیشەسازیمان نییە بەڵام ئەتوانین داهاتی گەنممان هەبێت. ئەگەر داهاتی گەنم بۆ نمونە ئێمە ئەگەر لە سەدا 50 یا لە 160 داهاتی گەنمی عێراق لە کوردستانەوە بێت ئەبینین بە 100,000 جوتیار بەشداری لەو پرۆسەیەدا ئەکا. بەڵام داهاتی ئەگەر ئەم داهاتی گەنمە لە کوردستاندا هەیە بیفرۆشین ناکاتە داهاتی هەفتەیەک تۆ بڵێت داهاتی مانگی نەوت. بۆیە هەمیشە نوخبەی دەسەڵات وابیرەکاتەوە کە تۆ مادام نەوتت هەیە مادام داهاتێکی ئاسانت هەیە پێویست ناکات چیتە سەکتەرەکان دیکە. حاڵەتێک دروستە بێ هاوکێشەیەک دروستە بێ لە نێوان نوخبەی حکمران و تێگرای خەڵک. نوخبەی حکمران وەک بژێوی وەک ئەوەی کە بژێوی خەڵک دابینەکات. دەوڵەت ئەبێتە شتێک کە تەنها سەروەت دابەشەکات. وای لێ دێت کە زۆربەی خەڵک اعتیمادی ژیان و بژێویان ئەکەوێتە سەر دەوڵەت. وەکو لە هەرێمی کوردستان داوایە لە نزیک 4 میلیۆن یا 5 میلیۆن خەڵک نزیک زیاتر لە 1 میلیۆن موچە خۆرمان هەیە. ئەمە ئەم حاڵەتە بە شێوەیەک دروست دەکات کە دەوڵەت وەک سەرچاوەی ژیان و بژێوی خەڵک دەرەکەوێت. لێرەدا خەڵک یەکەم پاسیڤە بێت. دووەمیان خەڵک ئەم احساسەی لا دروست نابێت کە لە دەوڵەت بپێچێتەوە یان لە نوخبەی حکمران بپێچێتەوە. حاڵەتی سێمیان کەرتی ئەوەی کە ببوورە ئەوەی کە پێی وترێت کۆمەلگای مەدەنی بواری کۆمەلگای مەدەنی لاوازە بێت. هۆکارەکەشی دیارە کە تۆ هەموو ئەو ئەوانەی کە کۆمەلگای مەدەنی با بڵێین کارەکەن لەلایەن دەوڵەتەوە زاریشکە تەمویل لەکرێنەوە وەکو ئەوەی کە نووسیان لێ ببڕێت. جگە لەوەش نوخبەی دەسەڵات هێندەی ئیمکانات بەدەستەوەیە بەس ئەوەندە ئەو ئیزافە هێندەی ئیمکانات بەدەستەوەیە کە بە ئارەزوی خۆی ئەوەی کە پێی وترێ برایب یان بەخشیش یان با بڵێین دەست و دیاری بەسەر خەڵکدا لە ئەنگرانی یان دەنجی معارەزە بێدەنگ بکات. باش دکتۆر هەندێک با بڵێن لێکۆڵینەوە هەیە لەبارەی با بڵێن بودجەی ئەو وڵاتانەی کە اقتصادی بەرخۆریان هەیە بە هەرێمی کوردستانەوە ڕێژەی ئەو بودجەی کە دەچی بۆ بواری سەربازی و بواری ئەمنی ئەو ڕێژەی کە بۆ بواری سێکتەری وەبەرهێنان و سێکتەری تر خەرج دەکرێت. ئەگەر سەیری چەند ساڵی ڕابردوو بکەین 2 ساڵ پێشێستا کە هەرێمی کوردستان 2 ساڵە بودجە یعنی یاسای بودجەی نییە 125 بودجێ هەرێمی کوردستان بۆ بواری ئەمنی دەڕواتن. ئەمە لەلایەک مەبەستم کە پەیوەست بە یعنی بەهێزبوونی لایەنی سەربازی لەلایەکی تر بەدەستێکی تر حکوومەت فەرمانگەیەکی دامەزراندووە بە ناوی
فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان کە لە ڕێگەی ئەو فەرمانگەیەوە خۆی پرۆژە دەداتە ڕێکخراوەکان و چوارچێوەی دیاری دەکات دەڵێ دەبی لەم بوارە ئیش بکەن و پارەیان دەداتێ. دەمەوێت ئەم دوو نمونەیە بۆ جەنابەت ئاسانتر بکەین کە چیمان چ کاریگەریەکی دەبێت لەسەر مەسەرەی بەشداری کۆمەلگا بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لەلایەشتر بەهێزبوونی بواری سەربازی لەسەر حسابی بوارەکانی تر. بەڵێ من ئەمەوێت لە نمونەی بەهاری عەرەبیەوە دەست پێ بکەم کە باوازلەوە بێنی بە چ ئاقارێکدا ڕۆیش بە چ شوێنێکدا ڕۆیش بەڵام ئەوانەی دەستپێکی بەهاری عەرەبی خەڵکانی چەپ و ئازادی خواست دەستپێشخەری بەهاری عەرەبی بوون. ئامانج دیموکراسیەت، ئامانج مافی مرۆڤ، ئامان یەکسانی، ئامانج دادپەروەری و جۆرێک لە سەروەری بۆ تاکی ئەم هەرێمە یان ئەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. ئەگەر تەماشای سنووری بەهاری عەرەبی بکەین ئەبینین لەو شوێنەوە دەست پێکات دیارە لیبیای حاڵەتێکی تایبەتە لیبیای لێ دەچێت ئەبینین لەو شوێنەوە دەست پێکا کە نەوتی نییە و لەو شوێنەوەشەوە دەست پێ کۆتایی دێک کە نەوتیان هەیە. لە تونس دواتر دێت بۆ میسر، دواتر دێت بۆ وڵاتانی دیکە لە سعودیا و کوێت و بەحرین و ئەوانە کۆتایی دێت. هۆکارەکەی چییە؟ یەک ئەم وڵاتانە دەخلێکی گەورەی نەوتیان هەیە ئەم دەخلە گەورە بۆ با بڵێن بەرژەوەندی گشتی بەکار نایێنن هێندەی بۆمانەوەی خۆیان بەکارەهێنن. یەکێک باشترین وەسیلە بۆمانەوە هێزی سەربازیە. ئەمانە توانیویانە لە ڕێی دەهاتێکی زۆرەوە سەرباز و پۆلیسێکی زۆر بخەنە ناو خەڵکەوە هەموو حرەکەیەک هەموو جوڵانەوەیەک بە ئاسانی سەرکوت بکەن. ئەومان لەبیر نەچێت لەبەرەوەی لیبیا وڵاتێکی نەوتی بوو ئەگەر وڵاتە ئەوروپایەکان یان ناتۆ نەهاتایە دەتەخولی نەکردایە معمەر قەزافی زۆر بە ئاسانی ئەیتوانی با بڵێن ئەوەی کە پێوتر بەهاری عەرەبیا هەر شتێکی تر لە لیبیا سەرکوت بکات. ئەمە نمونەیەکی سادەیە بەبەستم ئەوەیە کە ئەمە بێت نخبەیە. دکتۆر کەواتە بە پلەی یەکەم ئەوەی وا دەکا کە لە تونس کە مەسلەی ئازادی ژن مافەکانی مرۆڤ و ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆڵی سندیکا کرێکارەکان ئیتیحادی شغڵەیە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو حکوومەتی ڕووخاند. مەبەستنەوەیە کە لە تونسێک سەرڕای ئەوم پێشکەوتانەیە بەڵام شۆڕش و گۆڕانکاری بەردەوام دەبێ. لە سعودیا بە پێچەوانەوە هیچێک لەوانە نییە کەچی وڵاتێکی بێدەنگە و کۆمەلگا جوولەی نییە. مەسلەی اقتصادی ڕێعی ڕۆڵی ئابوری لێرە تاچە ڕۆڵێکی یەکلاکەرەوەیە. ئەمە ڕۆڵی سەرەکی هەیە لە وڵاتێکی وەکو تونس سەرچاوی داهات نەوت نییە ینی ئابوری بەرخۆری نییە کەرتی کشتتوکاڵە کەرتی با بڵێن ئەوەی کە پێوترێت گەشتیاریە کەرتی پیشەسازیە کەرتەکانی ترە زۆرینەی خەڵک لە تونس بەرهەمهێنا زۆرینەی خەڵک لە تونس بەرهەمهێنا بەشێکی کەمی خەڵکی تونس اعتیمادیان لەسەر دەوڵەتە لە سعودیا ڕێک بە پێچەوانەوەیە ئەم کەرتانە هەمویان هەرسیان هێناوە کەرتی کشتتوکاڵی کەرتی گەشتیاری کەرتەکانی تر هەرس ئەهێنن لە زۆرینەی وڵاتە نەوتیەکاندا ئەمانە هەرس ئەهێنن زۆرینەی خەڵک کەم بەرهەمهێنینە حتا تەنانەت لە هەرێمی کوردستاندا ئێمە زیاتر لە 1 ملیۆن موچە خۆرمان هەیە بەشێکی کەمی ئەم خەڵکە بەرهەمهێنە لە وڵات دەبواە ئەم خەڵکە لانی کەم لە سەدا 70 بۆ لە 160 ئەمانی کە ئەمڕۆ موچەخۆرن لە بوارەکانی تر کاری تریان کردایە بەرهەمهێن بوونایە بەڵام ئەمانە هەرسیان هێناوە. لەم حاڵەتەدا ئاوەهای دێتە پێشەوە مرۆڤی بەرهەمهێن مرۆڤێکی ڕخنەگرە مرۆڤی بەرهەمهێن مرۆڤێکی ئازادە مرۆڤی بەرهەمهێن مرۆڤێکی سەروەرە توانای ڕخنەگرتنی هەیە توانای ئاڵوگۆڕی هەیە توانای با بڵێن ئەوەی هەیە کە بەرەو ڕووی یان تەحەدای دەسەڵاتداران بکاتەوە لەبەر ئەوەی کە ئەم بەرهەم ئەهێنێت باج ئەدات دەوڵەت تەمویل دەکات ئەتوانێت لێپرسینەوە بکات بەڵام لە وڵاتێکی وەکو سعودیا یان لە وڵاتە نەوتیەکانی تر وڵاتە کەنداویەکان یان تەنانەت عێراقیش لەبەر ئەوەی کە داهاتێکی زۆر دێتە لای نخبەی حکمرانەوە لای دەسەڵاتدارانەوە بێ ئەوەی کە بەرناو خەڵکا بڕوات ئەم داهاتە سەر لە نوێ ئەوان دێن دابەشی ئەکەن تەوزیع ئەکەن لەو ڕێگایەوە ئەبینین هەم ئینگلیز ئەڵێ ستێک ئانکارت کە هەم دار بەکارهێنن هەم بەخشیش بەکارهێنن هەم فشار پۆلیس با بڵێن ترس
سەرکوتکاری بەکارهێنن هەم لەو سەریشەوە با بڵێن ئەوەی کە پێوترێت بەخشیشە یان یارمەتیدانی جۆرا و جۆرە یان نەوەک لە گەندەڵی کردن خراپ بەکارهێنانی سەروەتی داهات بەکاردەهێنن بەم شێوەیە لە وڵاتە بەرخۆریەکاندا مرۆڤی نابەرهەمهێن مرۆڤێکی پاسیڤە کە کۆمەلگایەکی پاسیڤ کۆمەلگایەکی گۆشەگیر و بێ ئیرادە دروستە بێت بەڵام لە وڵاتێکی وەکو تونسدا لە وڵاتەکانی تردا لە وڵات بەڵێ ئەمانە مرۆڤێکی ئازاد دروستە بێت بینەوەیەکی ئازادی لا دروستە بێت پەیوەندیی ئازادانە لا دروستە بێت. بابەتە کاریگەری با بڵێن گۆڕینەوەی خەڵوز بە نەوت لەسەر بزوتنەوە کرێکاریەکان بە دیوێکی تر کە کاریگەری ئەم جۆرە لە اقتصادیە لەسەر با بڵێن دروستبوونی بزوتنەوەی کۆمەڵایەتی و بزوتنەوە کرێکاریەکان. بەڵێ کاتێک کە سندوقی دراوی نێودەوڵەتی یان ئەمە کاتێک لە دوای شەڕی جیهانی دووەم ئەمریکا دێت ئەوێ ڕێگە با بڵێن بە مەدی کۆمونیزم یا شوعیەت بگرێت ئەوروپا دروست ئەکاتەوە بە مەرجەکانی ئەمریکا دروستی ئەکاتەوە. یەکێک لەو مەرجانەی کە ئەمریکا کردی لە ڕێگای سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتیەوە گۆڕینی با بڵێن ئەوەی کە پێوترێ وزەی کارکەر ئەو وزەی کە بڵین کۆمپانیاکان یان فاکتەریەکان تحریکەکات ئەم وزەیە لە خەڵوزەوە بۆنەوە چی دروست بوو کانە خەڵوزەکان لەو سەردەمەدا بە سەدان هەزار کرێکار کاریان تێدا کرد ئەمانە جگەلەوەی کە بەرهەمیان هێنا باج و سەرانەیشان ئەدا بە دەوڵەت ئەمانە هەمیشە دەنگێکی ئازادی خواز بوون دەنگێکی ناڕازی بوون دەنگێکی با بڵێن ئەوە بوون کە توانای ئاڵگۆریان هەبوو ئەمانە ڕێکخراو بوون لە ڕێکخراوە چەپەکاندا ڕێکخراو بوون هێزێکی گەورەیان دروست کرده بوو کاتێک کە ڕێکخراوی دراوی نێودەوڵەتی و هەروەها با بڵێن بانکی نێودەوڵەتی بە نوێنەرایەتی ئەمریکا دێن ئەوێ یەکەم کارکایکەن ئەم وزەی خەڵوزە ئەگۆڕن بۆ وزەی نەوت لەم حاڵەتەدا دوو شتی بەڵێ وزەی نەوت دوو شت دێتە بەرهەمەوە یەک هەموو ئەو خەڵکانەی کە لە هینان کاریانێک لە خەڵوزەکاندا کاریانێکی بێکارە بن ئەم دەنگە ناڕزای ئەم هێزە سەروەرە نامێنێت ئەم ڕێکخراوە یەکگرتووە نامێنێت ئەمە یەکەمیان دومیشان کە بۆ بەدەستهێنانی نەوت ئەمان وڵاتە ئەوروپیەکان ناچار بوون کەوا ڕوو لە وڵاتانی تری دنیا بکەن نەوت بەرهەم بێنن کەوا بێ شتێک دێتە ناو وڵاتی ئەوروپیەکانەوە کە بەرهەمی خۆیان نییە کامیش نەوتە ئەمەوێت یەک ئیزافە بکەم لێرەدا ئەمریکا فەرزی کرد بەسەر وڵاتە ئەوروپیەکاندا کە دەبێ نەوت لە میرنشینی یان پادشانشینی سعودیە بکڕن ئەم فەرزکردنە بە دوو ئامانج بوو یەک بەشێک لە داهاتی نەوتی سعودیا ئەگەڕایەوە بۆ حەوت خوشکەکە ئەوەی کە پێوتری حەوت خوشکەکە کە زۆربیان ئیمتیازیان لە ئەمریکایە واتە داهاتی نەوت بەشێکی ئەگەڕایەوە بۆ ئەمریکا دومیشیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم وڵاتە خێڵە چییە یان ئەم سیستەمە خێڵەکی دواکەوتوانە کە ئەو کات لەژێر کاریگەری مەدی ڕادیکاڵ یان با بڵێن مەدی کۆمونیزمدا بوون مەترسیەوەیان لەسەر بوو کە بڕوخێن ئەمانیان لە ڕوخاندن پاراست وڵاتێکی وەکو سعودیا هێندەی داهات هاتە بەردەستەوە کە بتوانێت بەشی ئەوە پۆلیس بەشی ئەوە سەرباز بەشی ئەوە با بڵێن دەست و دیاری بۆ خەڵک دابین بکات کە خۆی بپارێزێت ئەگەر ئەمە ئیجازەم بدەیت هەر لەو پەیوەندیەوە کە چونکە پەیوەندی بە بەرنامەکەمان لەسەر نەوتی دیموکراسیەتە لە ساڵی 1946 بە دواوە تاوەکو ساڵی 1970 وڵاتێکی وەکو سعودیا ئەتوانێت خۆی بپارێزێت ئەتوانێت بەڵام هەمیشە لەژێر هەڕەشەی مەدی ناسریدا بووە مەدی ناسیۆنالیزمی عەرەبیدا بووە مەدی با بڵێن سۆشیالیزمی عەرەبیدا بووە هەمیشە لەژێر مەترسیەوەدا بووە کە ئەم جوڵانەوانە بگەنە ناو سعودیە و ڕژێمی شانشینی سعودی هەڵبوشێنن بەڵام لە ساڵی 1970 کاتێک کە نرخی نەوت لە $3 ئەبێتە 12 لە ماوەی شەو ڕۆژێکدا ئیتر ئەوەکان ئاراسەکان پێچەوانە ئەبنەوە وڵاتێکی وەکو سعودیا کە یەکێکە لە گەورەترین بەرهەمهێنەرەکانی نەوت هێندەی داهاتی نەوت دێتە دەست کام جارە لەبەری ئەوەی لە حاڵەتی دیفاعدا بێ لەبەری ئەوەی مەترسی با بڵێن مەدی ناسریزم یان مەدی چەپ و
ناسیۆنالیستەکانی عەرەبی لەسەر بێ ئەم جارە ئەم خۆی وەهابیەت تەزبیر دەکات وەهابیەت نەرێتە دەرەوەی وڵات کامەش وا ئەکات لەلایەکەوە دیموکراسیت پاشە کشە بکات لایەکیشەوە مەدی ئیسلامی زیاد بکات. باش دکتۆر لە ئێستای هەرێمی کوردستان و عێراقیش کە هاوکاتە لەگەڵ دابەزینی نرخی نەوت لە $100ەوە و بۆ تاگەیشتە $30 کەمتریش ئێستا لە دەوری $40 یعنی ماوەتەوە. باس لە بەرامبەر ئەوە کە یعنی بارودۆخێکی زۆر خراپی دارایی بۆ هەرێمی کوردستان و عێراقیش دروست کرد ئێستا قسە لەسەر چاکسازیە. دەمەوێت ئێمە لە میانەی ئەم چاکسازیە چۆن دەبێتە چاکسازیەکی ڕاستەقینە ئەگەر ئێمە دەستبەرداری اقتصادی ڕێعی نەبین. ئەزمموی وڵاتی پێشکەوتوو چیمانەیە لەبارەی مامەڵک هەم نەوتی هەبێ هەم ئەزممویەکی پێشکەوتوشی هەبێ یعنی پرسیارەکە ئەوەیە بابە زۆرێشتر بیکەم یعنی ئەگەر نەوتت هەبێ ئیتر هەر دەبێتە نیقمەت ناکری ببێتە نیعمەت. بەڵێ کاکیەوە پرسیارێکی جوانە ئێمە لە ئەزمموی وڵاتە ئەو وڵاتانەی کە نەوت بۆتە نیعمەت ئەزمموی کەنەدامان هەیە و ئەزمموی نەرویزمان هەیە باشترین و جوانترین ئەزمموی نەرویجە. لە ئەزمموی نەرویزدا یا لە ئەزمموی کەنەدادا حاڵەتێک هەیە نەوت تەنها یەکێکە لە سەرچاوەکانی داهات تەنها یەکێکە لە سەرچاوەکانی داهات بەپێی ستانداردەکان ئەگەر نەوت سەرچاوی داهات لە 120 زیاتری سەرچاوی داهات بێت هەمیشە ئەم وڵاتە معارەزە بۆ ئەوەی بەرنەفرەتی نەوت بکەوێت. باشترین چارەسەر بۆ حاڵەتی کوردستان ئەوەیە کە نەوت تەنها لەو تا ئەو حەدە بەرهەم بهێنین کە بتوانین کەرتەکانی تر سێکتەرەکانی تر پێی ببژێنینەوە بەواتایەکی تر ئێمە نەوت بەرهەم بێنین بۆ ئەوەی کەرتی گەشتیاری بۆ ئەوەی کەرتی کشتتوکاڵ بۆ ئەوەی کەرتی پیشەسازی بۆ ئەوەی کەرتەکانی تر با بڵێن گەشەی پێ بدەین بەمانایەکی تر نەوت ڕاستەوخۆ داهاتەکەی نەچێتە دەستی با بڵێن ئەوەی کە پێوترێت وەزارەتی مالیە یان وەزارەتی دارایی بەڵکو ئەمە تەوزیع بکرێت بەسەر کەرتەکانی تردا خەڵک ڕاستەوخۆ لە کەرتەکانی تردا تەوزیع بکرێت. ئەگەر ئێمە فرەیی لە سەرچاوەکانی داهاتدا دابین نەکەین بە هەمان حەڵقەدا دووبارە ئەسوورەینەوە نەوت هەمیشە وەک سەرچاوەیەک وەک نقمەتێک وەک نەفرەتێک لە ئێمە بۆ ئێمە ڕۆڵ ئەبینێت. دکتۆر ئارام رەفعت نوسەرو توێژەری سیاسی زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەڤرۆ سپاس بۆ سرنج و تێگەیشتنەکانت بینەران هاتینە کۆتەنامە مەڵقەی بەرنامەی ئەڤرۆ کە تێیدا لەگەڵ دکتۆر ئارام گفتوگۆمان لەبارەی کاریگەری ئابوری بەرخۆری لەسەر گشەی ژیانی سیاسی و دیموکراسی کرد و گفتوگۆمان لەبارەی ئەو پرسیارە کرد کە ئایا نەوت بربەستە لە بەردەم دیموکراسی و گەشە پێدان تاڵقێکی تری بەرنامەی ئەڤرۆ پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس بۆ ئەوڕانم لە ستودیەکانی هەولێر و ڕانیە.